بارزانی هاتە سلێمانی چاوی بە تاڵەبانی کەوت و نەوشیروان مستەفای نەبینی و گەڕایەوە هەولێر. بەرزانی کەمتر لە کاتژمێرێک لە سلێمانی مایەوە، بەڵام بەڕای بەشێک لە چاودێرانی سیاسی کاردانەوەی سەردانەکەی بەرزانی جارێکی تر وەرەقەی گەمەی سیاسی هەرێمی تێکەڵاو کردەوە. لە دوای دوامین هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان لە ساڵی 2013دا نەوشیروان مستەفا سێجار سەردانی پیرمامی کردووە و چاوی بە بەرزانی کەوتووە. هەر بۆیە لە سەردانەکەی بەرزانیدا بۆ سلێمانی پێشبینی ئەوە دەکرا بەرزانی بچێتە گردی زەرگەتە و هەر هیچ نەبێت چایەک لای نەوشیروان مستەفا بخواتەوە. لە بەیاننامەیەکی سەرۆکایەتی هەرێمدا لەسەر سەردانەکەی بەرزانی بۆ سلێمانی هاتووە، بەرزانی بە تاڵەبانی ڕاگەیاندووە. بەتایبەت هاتووم بۆ سلێمانی تا سەردانی جەنابتان بکەم و لە نزیکەوە هەواڵتان بپرسم. ئەو کات بۆ ئەوەی بەڕێستان ئاگادار بن چەند ڕۆژێکی تر لەسەر بانگێشتی فەرمی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەردانی ئەو وڵاتە دەکەم. ئەمەش وەک ئاماژەدانێکە بەوەی کە تەنها بەرزانی و تاڵەبانی نوێنەرایەتی بەڕیاردانی سیاسی کورد دەکەن. بەپێی ڕای بەشێک لە چاودێرانی سیاسی ئەم جوڵەیی بەرزانی والێک دەدرێتەوە کە نزیکبوونەوەی لە یەکێتی و هەنگاوێک دوورکەوتنەوەی لە گۆڕان. بۆیە هاتنەکەی بەرزانی دیوێکی شاراوەی هەبووە کە ئایندە بەڕوونی ئاشکرای دەکات. ئەوەی هەنەرتی زانیوەتی ئەوەیە کە لە ئێستادا بەرزانی نیگەرانە لە بزوتنەوەی گۆڕان و پێی وایە گۆڕان سەرکردایەتی هەڵمەتێک دەکات دژی پارتی. چەند جارێکیش بە سەرکردەکانی ئەو بزوتنەوەی ڕاگەیاندووە کە نەدەکرا لە ئێستادا گۆڕان هەڵوێستی لەسەر گۆڕینی سیستەمی حکومڕانی لە کوردستاندا بەو شێوەیە بێت. بەپێی ڕای بەشێک لە چاودێرانی سیاسی لە دوای ئەم جوڵەیی بارزانیەوە پەیوەندیەکانی نێوان پارتی و گۆڕان دەجێتە قۆناغێکی نوێوە. ئەمەش کار دەکاتە سەر هەڵبژاردنی سەرۆکی هەرێم و هەموارکردنەوەی دەستوری هەرێمی کوردستان. چاودێرانی سیاسی ئاماژە بۆ ئەوەش دەکەن گەر لە ڕووی سیاسی شەوە نەبوایە دەبوو بەرزانی لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە سەردانەکەیدا بۆ سلێمانی بچوایەتە گردی زەرگەتە. ئەمەش تەنها لەبەر ئەو پەیوەندیەی لە نێوان بەرزانی و نەوشیروان مستەفادا هەیە وەک دوو سیاسی دێرین. بەرزانی جوڵەی کرد، بەڵام جارێ دەرەنجامەکەی دیار نییە. پرسیارەکەش ئەوەیە ئایا گەمەکە چۆن و لە بەرژەوەندی کێ کۆتایی پێدێت.